فیلمی ئالوودە بەرهەمی کەناڵی کورتساتە کە لە دەرهێنانی سیروان محەممەد و لە نواندنی ژمارێک ئەکتەر بە تایبەتی ژمارێک ئەکتەری بە توانای شاری سلێمانیە لە ئێستادا و لەو کاتەوەی کە نمایش کراوە هەتا ئێستا بە پڕبینەرترین فیلمی کوردی هەژمارەکرێت و تا ئێستا نزیکەی 51,000 بینەر ئەم فیلمیان بینیوە. ئالوودە ئەو فیلمی نەوبینیوە و پێویستە ئێستا بیدەری بیت. پڕبینەرترین فیلم کە لە ماوەی نمایشیدا 51,000 بینەری تێپەڕاندووە. فیلمی ئالوودە لە سێ مانگی سەرەتایی نمایشکردنیدا توانی 51,000 بینەری سینەماکان لە دەوری خۆی کۆبکاتەوە. دەرهێنەری فیلمەکەش دەڵێت لە سینەماکان بەردەوامن لە پەخشکردن و نرخی بینینی فیلمەکەیان لە 50 داشکاندووە. سیروان محەممەد دەرهێنەری فیلمی ئالوودە ڕایگەیاند لە ساڵی 2023دا فیلمی ئالوودە کە چەندین ئەستێرەی دیارڕۆڵی تێدا بەرجەستاکەن پڕبینەرترین فیلمی کوردی بوو لە سێ مانگی سەرەتایی نمایشکردنیدا 51,000 بینەری هەبووە. ئەو دەرهێنەرە ئەوەشی خستۆتە ڕوو فیلمەکە لە هەرێمی کوردستان نمایش کراوە و لە ڕووی بینەرەوە ڕیکۆردی شکاندووە. دەرهێنەری فیلمەکە وتی لە ئێستاشدا فیلمەکە لە سینەماکان بەردەوامە لە نمایشکردن و نرخی بلیتیش بۆ بینینی فیلمەکە بۆ 5,000 دینار بۆ هەر کەسێک داشکێنراوە. ئالوودە ئەو فیلمی نەوبینیوە و پێویستە ئێستا بیدەری بیت. پڕبینەرترین فیلم کە لە ماوەی نمایشیدا 51,000 بینەری تێپەڕاندووە. ئالوودە ئێستا بۆ ئەو بینەرانی کە نەیان بینیوە داشکاندنی گەورەی کردووە. ڕۆژانی دووشەممان و سێشەممان و چوارشەمان تکت تەنها بە 5,000 و ڕۆژانی دواتر 7,000. بۆ یەکەمین جارە کۆمەڵێک ستار و ئەکتەری بەتوانا لە فیلمێکە کۆبکرێتەوە. بە بۆچوونی هەمووان و بینەرانیش ئالوودە هەموو ئاستەکانی تێپەڕاندووە. چیرۆک، نواندن، تەکنیک.